بەشە بودجەی هەرێمی کوردستان لە ساڵی 2014 بەهۆی ڕادەستنەکردنی 100,000 بەرمیل نەوت لەلایەن هەرێمەوە بە بەغدا بڕدراوە. وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمیش ڕایان وابوو خۆیان موچە دابین دەکەن و پێویست بە بودجەی عێراق ناکات. ئەمە وتەی فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراقە. اتفاقی نفتی لە بینی هەرێمی کوردستان و بەغدا هەبوو لە 2013 یعنی لە 2012 پێشترش. اتفاق نفتێکە ئەوە بوو کە هەرێمی کوردستان 100,000 بەرمیل تەسلیم بکات و بەغدا بودجەی کوردستان بنێریت. زانیت؟ بەداخەوە ئەو اتفاق نفتیە لە مانجی چاری 2012ەوە تەگەرەی تێکەوت. هەندێ برادەر ئەو اتفاقیان جێبەجێ نەکرد. مانگی چاری 2012 لە هەرێمی کوردستان مەبەست. بەڵام بەداخەوە دیارە وەزارەتی سامانە سروشتەکان ڕێیان وابوو کە ئەوان خۆیان موچەی خەڵکی کوردستان دابین دەکەن پێویست بەوە ناکات. ئۆکی. ماوەی 5 ساڵە کێشەی نەوت لە نێوان هەرێم و بەغدا بەردەوامە و دادگای فیدراڵیش جارێکی دیکە دۆسی نەوتی هەرێمی دواخست. لە سەرەتای 2010 جەبار لوعەیبی وەزیری پێشووی نەوتی عێراق لە دادگای فیدراڵی سکاڵای لەسەر دۆسی نەوتی هەرێم تۆمار کرد. دوای 6 دانیشتن جارێکی دیکە دادگای فیدراڵی یەکلاکردنەوەی دۆسیەکەی بۆ 3 نیسانی ئەم ساڵ دواخست. وەزارەتی نەوتی عێراق سکاڵای لەسەر هەریەکە لە وەزیری سامانە سروشتەکان و سەرۆکی حکوومەتی هەرێم تۆمار کردووە. هاوکات لە سکاڵاکەدا داوا دەکات دادگای فیدراڵی لەسەر فرۆشتنی نەوتی هەرێم لە ڕووی یاساییەوە بۆ چوونی خۆی بدات. یەکلانەکردنەوەی دۆسی نەوتی هەرێم لە دادگای فیدراڵی لە کاتێکدایە بۆ ساڵی 2019 تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم ئامادەی بۆ ڕادەستکردنی نەوت بە بەغدا دەرنەبڕیوە. بەپێی بودجەی عێراق بۆ ساڵی 2019 ئەگەر هەرێم ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت ڕادەستی کۆمپانیای سۆمۆ بکات کۆی ساڵەکە نزیکەی 11 تریلیۆن دیناری لە بەغداوە بۆ دێت. ڕۆژی چوارشەمە ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و غاز بە بەشداری سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی و وەزیری سامانە سروشتەکان و پلاندانان لەسەر بودجەی عێراق کۆبوونەوە. بەشێک لە دەستگا ڕاگەاندنەکان بڵاویان کردەوە. حکوومەتی هەرێم بۆ ئەم ساڵیش ئامادە نییە نەوتەکەی ڕادەستی بەغدا بکات. لە ڕوونکردنەوەیەکیشدا سەفیندزەیی وتەبێژی حکوومەتی هەرێم ڕایگەیاند ئەو هەواڵانە دوورن لە ڕاستیەوە و حکوومەتی هەرێم خوازیاری ئەوەیە کێشەکان بە گفتوگۆ لەگەڵ بەغدا چارەسەر بکرێت. بەڵام وتەبێژەکەی حکوومەتی هەرێم لە ڕوونکردنەوەکەیدا بە 1.6 باسیەوەی نەکردووە نەوت ڕادەستی بەغدا دەکەن یان نا. پێش فرۆشتنی نەوت بەسەر بەخۆ موچەخۆرانی هەرێم لە کاتی خۆیاندا موچەیان وەردەکرد و پێشینەکانی خانوبەرە و هاوسەرگیریش بۆ هاوڵاتیان خەرج دەکرا. بەڵام لە ساڵی 2014ەوە کە حکوومەتی هەرێم فرۆشتنی نەوتی بەسەر بەخۆ دەست پێ کردووە هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی سەختی دارایی بووە و تا ئێستاش قەیرانەکە بەردەوامە.